دەبوانی بەڕێز بە خێراتنتان دەکەین بۆ دیداری شەهیدی سەرکردە مامۆستا مەلا عەلی بیارە و ناساندنی کتێبی دەنگی میحراب و ڕەنگی بەرخودان. پێشەکەی دیدارەکەمان بە چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز دەست پێ دەکەین لەلایەن مامۆستا وریا زەڵمیەوە بە فەرمێ. أعوذ بالله من الشيطان الرجيم. لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا. ولما رأى المؤمنون الأحزاب قالوا هذا ما وعدنا الله ورسوله وصدق الله ورسوله وما زادهم إلا إيمانا وتسليما. من المؤمنين رجال صدقوا ما عاهدوا الله عليه فمنهم من قضى نحبه ومنهم من ينتظر وما بدلوا تبديلا. زۆر سپاس بۆ جەنابی مامۆستا. بەڕێز مامۆستا ئارام عەلی سەعید بەرپرسی بەشی ئەزمون و ڕوانگە با فەرمێ بۆ وتەی بەخێراتن. فەرمووە سارە. بە ناوی خۆی بەخشندەی میهرەبان، بەخێراتنی هەموو لایەکەکەین، بەخێراتنی جەنابی مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری و تەواوی میوانە بەڕێزەکانەکەین لە هەموو توێژ و چینە جیاوازەکانی زانایان و پێشمەرگەی دێرین و مامۆستایان و ئەوانەی کە لە دوورەوە تەشریفیان هێناوە، مامۆستاکانی شەهید مامۆستا مەلا عەلی بیارە و قوتابی و شاگرد و فەقیەکانی نوێنەری حیزبە سیاسیەکان بە خێراتنی هەموو لایەکتانەکەین. بەخێر بێن بۆ مەراسیمی شەهیدی سەرکردە مامۆستا مەلا عەلی بیارە، مامۆستا و زانا و عاریف و عالم و زانا و زاهید. بەخێر بێن بۆ مامۆستای سەرمەشقی سەنگەر و منەویری منبەر. هەموو لایەک بەخێر بێن، خۆشحاڵ بووین بەوەی کە ئێمە شەرەفی ئەوەمان پێ بڕاوە، خوای گەورە ئەوەی کرد بە نسیبمان باسی زانایەکی تێکۆشەر و دیداری زانایەکی تێکۆشەر کە لە 50 ساڵی تەمەنی زیاتریدا خزمەتی کردووە لە باشووری کوردستان. زانایەک سیاسی، زانایەک مامۆستا و مدەڕیسی نێو خانەقاکان، زانایەک پێشمەرگە و مجاهید. هەموو سیفەتێکی تایبەت، هەموو سیفەتێک کە لایەق بێ، شایستە بێ بە ئینسان کە بێوێ پێشڕەوایەتی کۆمەڵگا بکە، نوێنەرایەتی خەڵک بکە، لە شەهیدی سەرکردە مامۆستا مەلا عەلی بیارەدا ڕەنگی داوەتەوە. هەروەک لە بەڵگەنامەکان و دەستنووس و وتەی هاوڕێکانی و گێڕانەوەکاندا هەموو ئەم باسانەمان دەستکەوتووە. بەڕێزان، ئێمە وەکو بەشی ئەزمون و ڕوانگە زیاد لە 2 ساڵە سەرقاڵی نووسینی کتێبێکین لەسەر ژیانی شەهید مامۆستا مەلا عەلی بیارە. ژیاننامەیەک کە پڕە لە ڕوودا و پڕە لە گۆڕانکاری، پڕە لە نووسین، لاپەڕەکانی هەموو ڕەش کردوتەوە بە نووسین و بە یادەوەری و بە باسی مێژوو، بە باسی جوگرافیا و هەڵوێز بەرامبەر ڕژێمی ستەمکار. یعنی هەروەکو بەشێک لە هاوڕێکانی لە دیکۆمنتاریەکە شاخرێتە ڕوو بازەوە ئەکەن نازانەی لەکوێوە باسی ژیانی شەهیدی سەرکردە مامۆستا مەلا عەلی بیارە بکەیت. کاتەکەی ئەوەندە نییە، لەبەرەوە من ناچمە ناو ئەو باسانەوە، بەڵام کۆمەڵێک ڕوونکردنەوە هەبوو پێم خۆش بوو بە کورتی پێشوەختە وەکو بەشی ئەزمون و ڕوانگە عەرزی جەنابتانی بکەم. ئەم مەراسیمە بەشێکی بۆ ئەو کتێبەیە کە زیاد لە 2 ساڵە ئێمە پێوەی سەرقاڵین. دوو بەرە کتێبمان لەسەر ژیانی مامۆستا چاپ کردووە. کتێبەکە توێژینەوەی زانستی و بەڵگەنامەی وێنەی و نووسراو و وتارەکانی مامۆستا خۆی و هەروەها بۆچوونی و پێکەوە ژیانی هاوڕێکانی ئەو
بیر و بۆچوونانەی و ئەو ڕووداوانەی و ئەو بیرەوەریانەی کە هاوڕێکانی لەگەڵ یا ژیاون بە مامۆسا بە قوتابی بە پێشمەرگە بە سەرکردە هەموو ئەوانەی لە خۆگرتووە توانی ومانە زاکیرەیەکی باش و سەرچاوەیەکی باش بخەینە نێو کتێبخانەی کوردیەوە کە مامۆستا مەلا عەلی بیارە کێیە ئەم پیاوە چۆن لە ماوەیەکی کورتی ژیانیا توانیوێتی لە گۆڕانکاریەکانەوە لە سەرەتای ساڵانی 60ەکانەوە تاوەکو یەک هەفتە پێشی کیمیایی بارانی هەڵەبجە کە شەهید دەبێت چی ڕوویاوە لە ژیانیا دووبارە بە خێراتنی هەموو لایەکەکەین خوای گەورە ئینشاڵڵا ئەم کارانەمان بۆ بخاتە تەرازوی حەسەناتی خۆی و ئێوەش هەموو لایەک موافق و سەرکەوتوو بن. زۆر سپاس بۆ مامۆستا ئارام عەلی سەعید. بەڕێز مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری کوردستان بە وتەیەک دیدارەکەمان بۆ منەوەرترەکە. فەرموو جەناب مامۆستا. السلام عليكم ورحمة الله. الحمد لله وصلى الله تعالى وسلم وبارك على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. همولا بخير بين مامۆستایانی بەڕێز خوشکانی عزیز برایان خوا پاداشتان داتەوە. بەتایبەتی من بە خێراتنیکی گەرم و تایبەتی جەنابی مامۆستا مەلا عەبدوڵڵا دەکەم کە هەم مامۆستا مەلا عەلی بیارە بووە هەم مامۆستای بەندەش بووە لە خزمەتی دابووم لە پەیمانگای ئیسلامی و هەموو لایەک بەخێر بێن مامۆستایان و برایان و خوشکان. بەڕاستی من سەرەتا زۆر دەستخۆشی دەکەم لە بەشی ئەزمون و ڕوانگە لە مەکتەبی سیاسی کۆمەڵی دادگەری کە برای بەڕێزم مامۆستا ئارام عەلی سەعید سەرپەرشتی دەکا کە هەم ئەم دیدارەی ڕێک خستووە بۆ یادکردنەوەی جەنابی مامۆستا مەلا عەلی بیارە خوا پلەپای بەرز و بەرزترکە و هەم کۆمەڵێک دیداری دیکەشیان دیارە بە هاوکاری هەندێک خەڵکی دیکە ڕێک خستون خوا پاداشیان داتەوە. و من لێرەوە سەرنجی هەموو لایەکتان ڕادەکێشم بۆ ئەو کتێبەی کە دەریان کردووە کە دوو بەرگە. هیوادارم باش سەرنجی دەین هی هەردوو بەرگەکە چونکە بەڵێ باسی جەنابی مامۆستا مەلا عەلی بیارە و ئەوانەیە کە لەگەڵ ئەودا کۆچیان کردووە ئەو پێنج ماڵەی دیکە بەڵام دەرس و عیبرەتی زۆری لێ وەردەگیرێن و من بۆی کە ناوەکان وەکو خۆیان بڵێم ئێمە ئێستا یادی ئەو پۆلە ماڵە دەکەین کە لەگەڵ جەنابی مامۆستا مەلا عەلی بیارە بەخۆیان و ماڵ و منداڵیان کۆچیان کردووە لە ساڵی 1985 زاینی واتە ڕێک 41 ساڵ لەمەوە پێش ئەو شەش ماڵە کە ماڵی مامۆستا مەلا عەلی بیارە ماڵی مامۆستا مەلا مەحموودی ئازادی کە تەشریفی لێرەیە ماڵی مامۆستا مەلا ئەوبەکری سەدیقی ئەویش هەیە ماڵی مامۆستا لەتیفی پێنجوێنی خوا پلۆپایی بەرز و بەرزترکە کە شەهید بووە و ماڵی کا حاجی سەعید کە بە ڕەحمەتی خواش و خوا لێی خۆش بێ و ماڵی کاک وەستا محەممەد ئەمینی خەیاط کە تەشریفی لێرەیە. ئەم شەش ماڵە بەیەکەوە کۆچیان کردووە لەو 41 ساڵ لەمەوە پێش لە 1985 بەڵام هەر ئەوەندە ماڵەمان کۆچیان کردو بەتاکی نەخێر بۆیە دەزانم ئەم یادە تایبەتە بە جەنابی مامۆستا مەلا عەلی بیارە و ئەوانەی کە لەگەڵی بوون بەڵام پێویستە یادی ئەوەش بکەینەوە کە جەنابی مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی خوا پلەپای بەرز و بەرزترکە مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی یەکەم کەس بووە بە پێی زانیاری من کە کۆچی کردووە لە سەید سادقەوە بەو شاخ و داخی هەوراماندا بۆ کوردستانی ئێران لەوێشەوە تەمان لە شاری کوردستان واتە سنە گیرساونەوە ئەویش لە 16 1983دا واتە تقریبا 2 ساڵ بەر لەوەی جەنابی مامۆستا مەلا عەلی بیارە و ئەوانی دیکە کۆچ بکەن ئەو کۆچی کردووە و بۆتە ڕچەشچێن بۆ خەڵکێکی دیکە هەڵبەتە جگە لە جەنابی مامۆستا شێخ محەممەدیش بەس ئەوانی کە ڕاستێک ناتوان مناویان بێنم خەڵکێکمان لە دووس خوڕماتۆ کۆچیان کردووە کە دوایی لە ئوردوگای دێگولان نیشتەجێ بوون و خەڵکێکی دیکە لە هەولێرەوە و دواتر خەڵکێککە لە بیتوێن و پشدەرەوە و خەڵکێککە لە هەورامان و هەڵەبجە و شارە زوورەوە و لە هەموو گۆشە و کەنارەکانی هەرێمی کوردستانی ئێستا بەڵکو دەرەوەی هەرێمیش
لە کەرکووکیشەوە خەڵک کۆچی کردووە خوا بە کەڕەمی خۆی ئەو کۆچ و کۆچبار و ناڕەحەتیانەی کە هاتوونە ڕێیان لە هەموو لایەکی بە باشترین شێوە قبول فەرموو بێت چونکە بەڕێزان ئێمە ئێستا کە یادی دەکەینەوە هەروە دەڵێن کۆچی کرد بەڵام چکە بۆ خۆشمێکی وڵوانەیە کە کۆچمان کردووە یعنی بۆیە نەمەنەگە باسی ئەزمموی خۆم بکەم کە من لە ساڵی هەشتا کۆچمان کرد بەڵام من لە هەشتا سێوە هەر لەگەڵ و کاروان و ڕۆتەوەڵک و پێشتری شەر تێدا بووین منداڵەکانمان چۆن هەڵدەگرتن بەو شاخ و داخۆشتە شتێک هەیە تەمەند بە ئێستر دەبوو سواری ئێستر بنجا ئێسترەکە ئەمە پێ دەڵێن تێر نازانم خورجێن چی پێ دەڵێن دوو لای هەیە هەر منداڵەمان دەخستە لایەشی وەکو چۆن بەرچنە تەماتە و هەنجیر و شت ئەمجا دەبوو کێکی سەربار بێ ئاوا کۆچ کراوە جا زۆر بە ناڕەحەتی و یعنی هەر کامێک لەوانەی کە کۆچیان کردو ئەو کاتە ئەگەر بێت و بەسەرهاتی خۆی بگێڕێتەوە یعنی وەکو معجزە ئاسا دەربازیان بۆ و نەجاتیان بووە جا لە ڕژێمی بەعز کە مەترسیان لەسەر بووە و دوایی لەوێ ناڕەحەتی و گرفتاری و هەر بۆ خۆی غەریبی و ئاوارەیی بۆ خۆی دەرد و معاناتێکی زۆری هەیە مەبەستمەوە کە من لێرەوە ئاماژە دەکەم بە هەمووان هەموو ئەوانەی کە کۆچمان کرد کاتی خۆی چ لە هەشتا سێوە کە جەنای ماوشێ محەممەد بووە چکە پرسییم تەنیا ئەو لە ساڵی هەشتا سێ کۆچی کردووە چ دوایی لە هەشتا چوار کۆمەڵی خەڵکی دیکە ئێستا تەشریفیان لێرەیە ئەو کاتە کۆچیان کردووە بەس بۆیە ناو نادەمنەوەکو هەندێک کام بڵێم وی دیکەم لە بیرچن و دوایی لە هەشتا پێنج و دوایی لە هەشتا شەش ئەمجا لە هەشتا حەوت تا ئەو کاتێک کە ڕژێم لە 91 هەرسی هێنا و ئەو خەڵکە لە ئاوارەی گەڕانەوە من لێرەوە کە یادی جەنابی مامۆستا مەلا عەلی بیارە دەکەم پێویستە یادی ئەو دوو پێشمەرگەیەش بکەین کە ناویشان لێرە نووسیون یەکەمیان کاک سابیر دەرەشیشی شەهید سابیر خوا بە شەهیدی وەرگربن هەروەها شەهید تاهای کانی پانکەیی هەردووچان لەگەڵ مامۆستادا شەهید بوون هەروەها کە یادی ئەوان دەکەینەوە پێویستە یادی ئەو دوو برا بە ڕێژەش بکەمەوە کە جەنابی مامۆستان بە برینداری یاندۆتە خەستەخانە ئەویش کاک مەحموود شاڵاو محمودی محترم خەڵکی هەڵەبجێ و کاک یاسین ڕەشید ئەلبەتە خەڵکی دیکە زۆرە پێویستە ناوی بهێندرێ پێم وایە لەو دی کۆمنتاری کە پێشکەشتان دەکرێت کە وا پێرەچی وردەکاری و درێژەیەکیشی هەبێ هیوادارم سەبرتان هەبێ لە تەماشاکردنی چونکە ئەوە باسی قۆناغی ژیانی خەڵکێکی زۆر دەکا و ئەوانەی کە ناویان هاتوو قسەیان لەگەڵدا کراوە ئەوە دیارن بەڵام هاوێنەی ئەوانیش کە جارانی دیکە قسەیان لەگەڵ کراوە یاخود لە داهاتوودا ئەم بەشی ڕوانگەوانە بۆ ماسەلامت بن ئینشاڵڵا یادیان دەکەینەوە و مەسایانی دیکە کەسانی دیکە پێویستە کە تەماشا ژیانی ئەوان دەکەین قسەکانیان دەبینین هەموو ئەوانەمان بێنەوە بەرچاو من لە کۆتایی قسەکانمدا دەمەوێت ئاماژە بۆ بکەم ئەم کار و کاروانەی ئێمە ئێستا خۆمان لە نێویدا دەبینینەوە خوا بە کەڕەمی خۆی ئیستیقامەت و دامەزراوی ڕاوەستاوی زیاترمان پێ ببەخشێ چۆن کار و کاروانە گردەوەدە خەڵکیشی لێ هەڵوەریوە هەبووە هەڵوەریوە دوورکەوتۆتەوە خوابمان پارێزلەوەی کە لە کار و کاروانی ئیسلامی دوورکەوینەوە با هەر لەگەڵ دابین بەڵێ تۆ مەرج نییە هەمیشە لە مەرکەزی قیادە دابی لە نێو بارەگا و مەقەڕەکان دابی بەڵام هەر لەگەڵ دابە بە عەتف و سۆز بە لەگەڵ دابوون بە بەرگەریکردن بە پشتگیریکردن بە پشتیوانیکردن لەگەڵ دابە بە شێوەک لە شێوەکان لەگەڵ دابە ئەم کار و کاروانە بەڕێزان مامۆستایان خوشکان زەحمەتی زۆری پێوە کێشراوە ناڕەحەتی زۆری لە پێنەوە تحمل کراوە بۆی هەمومان پێویستە قەدری بزانین و من لێرەوە برایشی دڵسۆزی خۆتان پێشە بە خۆم دەڵێم ئەم جار بە ئێوە با ئەم کار و کاروانە ئەم کار و چالاکیە ئەم حاڵەتە ئیسلامی ئەم تەوژمە ئیسلامیە کە پێمان وایە بزوتنەوەی پەیوەندی کە تەمامەسەمە لە عەلی بیارەوان بزوتنەوەی پەیوەندی بوون هەروەها خەڵکێکی دیکەی زۆریش و ئێمە کۆمەڵێک شەهیدمان بوون ئەوەی ئێستا بێتەوە یادم سێ شەهیدمان بوون شەهید عەلی سیوەیلی و شەهید شێخ تاها و ئەوەی دی هەروەها
شەهید ئازاد بەرزنجی کە لە مەریوان شەهید بوو و پورزایەکی مامەستا عەبدوڕەحمانی نەورەسی شەهید تاهیر و کوڕێکی نەباڵقی کە لە مەریوان شەهید بوون. من لە ساڵی 1985 بە نوێنەرایەتی بسوتمە پەیوەندی چوو بووم وەلای شێخ قادری سەرگەڵوو لە گەڕانەوەدا بە مەریوان داهاتمەوە بە تەنیا بووم. تەماشام کرد مەریوان کاول بووە، وتمەوە چییە؟ گوتان ئێرە قەسف کراوە، خەڵکێکیش کوژراوە. دوایی بیستم کە شەهید تاهیر و شەهید ئازاد بەرزنجی برای کاک محەممەد عەزیز و کاک بەهاءالدین ئەوان لەوێ شەهید بوون. مەبەستمەوە بەڕاستی ئەم کاروانە زۆر خوێنی لە پێناوەدا درراوە، هەڵبەتە شەهیدی دیکەشمان هەر بوون، زۆر خوێن لە پێناوەدا درراوە، زۆر ئارەقی لە پێناودا ڕژراوە، زۆر ناڕەحەتی لە پێناوەدا تەحمل کراوە. پێویستە قەدری بزانین. هەڵبەتە ئەوەی کە کردویان، ئەوەی ڕۆیشتون و ئەوەی کە ماون و بەکەم ئەندامی بە ساغی بەکەوتنەوە تەمەنەوە کە تەمەن هەندێکتانەوە دیارە هەمومان، ینی ئەوەی کە بە تەمەنێکەوە بەشدار بووین، ئەزور پاداشتمان لای خوایە. بەڵام پێزانین شتێکی گرنگە، پێزانین شتێکی گرنگە، یعنی قەدر بزانین، پێ بزانین، تەقدیر بکەین. ئەوە وا دەکات کە خەڵک زیاتر تەشجیع بێ و بەشێکیشە لە ئەرکی سەرشانمان بەرامبەر بەوانە. ئەگەر نا ئەوەی کە کردوێتی وە خوای کردووە بەخوا ئەو کاتە بێزگە لە ڕەزامەندی خوا هیچ شتێکی دیکە هێندە هاندەر و پاڵنەرێکی گرنگ نەبوو ئینسان ئەو ڕێ هاتوونە هات بگرێتە بەش وەختە نەدەزانێت چی لێ دێ. ئایا ئەو کەوانی کە شەهید بوو شەهید دەبی؟ ئایا ماڵ و منداڵەکەت لە بەین دەچێ بۆ خۆت دەیان بینیەوە چی لێ دێ؟ کەس نەیدەزانێت چۆن. هەمووی بەتەمە ئەوە کە خۆی بەخوا فرۆشتە و بە دیداری پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام. بۆیە با قەدری بزانین. ئەوە یەک دوو و من ئومێدەواریشم وەکو چۆن ئێستا ئەمە بەشێک ئەوەی لەو کار و کاروانەدا بوون ئێستا لێرن، ئومێدەوارم بە هیچ شتێک پاساو بۆ خۆمان نەهێنینەوە بۆ دوورکەوتنەوە وەڵا کاکە ئێمە کاتی خۆی کردومان ئەوجا با خەڵکی دیکە بێت. نەخێر، ئەم کاری ئیسلامیە، ئەم دینداری و مسلمانەتیە پێویستی بە تەجربەی بە ساڵداچوان هەیە، پێویستی بە حەماسەتی گەنجان هەیە، پێویستی بە عەتف و سۆزی خوشکان هەیە. ئێمە گەر جەنابی مامەستا مەلا عەلی بیارە هەزار ڕەحمەتی لێبێ، خوا پلۆپای بەرز و بەرزترکە کە پێم وایە ساڵی نەوقەدی بەهەشتا. ئەگەر مامەستا مەلا عەلی بیارە حەفسەخانی خێزانی خوا لەویش خۆش بێ و کچەکانی و کوڕەکانی لەگەڵیدا هاوکار و دەستبارگر نەبوونایە. هەروەها باقی ئەو برایە و مامەستایانەمان کە کۆچیان کردووە گە خێزانەکانیان لەگەڵدا نەبوونایە بەتاکید بۆیان نەدەکرا. بۆیە هەمویان جێ ڕێز و تەقدیرن و پێویستە هیچ کەسیش پاساو بۆەوە نێنێتەوە کاتی خۆی ئێمە زۆرمان کردووە با ئەوجان لۆری خەڵکی کە بێ. نە، کاتی خۆی کردومان و ئێستاش دەبێ بیکەین. خوای پەروەردگار بە پێغەمبەری خاتم دەفەرمێ صلی الله عليه وآله وسلم واعبد ربك حتى يأتيك اليقين. ئەو دینداری مسلمانەتیە نە بە ساڵە و نە بە کەشە و نە بە مناسەبەتەوە نە بە بۆنەیە، لەگەڵ ژیاندایە، لەگەڵ حیاتماندایە. با عەزمی خۆمان واز جەزم بکەین کە ژیانەکەمان ڕوحە ئەمانەتەکەمان تسلیمی بە پاکی تسلیمی خوا بکەینەوە و ئینشاءالله بە سەربەرزی بچین و خزمەت پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام. و من لێرە شوهەر وەکو دڵخۆشی هەموو لاک ئەوە دەڵێم کە زۆربەی ئەو برانەمان کە شەهید بوون بە تایبەتیوانی کرد لە منەوە نزیکتر بوون، یعنی ناسیاوەتیم زیاتر لەگەڵیاندا بووە، هەمویان خەومان پێوە بینن لە بەهەشتن، هەمویان دڵنیا بن. جا لەوێ تاوان بەرز و بەرزتر هەیە، بەڵام هەمویان لە بەهەشتن. جاگەر ئەو کەسە لە بەهەشت نەبێت کە سەر و ماڵی خۆی بەخوا فرۆشتووە، ئەگەر ئەوە خوای پروردگار نێباتە بەهەشت چێ دەباتە بەهەشت؟ من خۆ ینی خەوم پێوە بین و باسییان کردوتیان وەڵا مامەستا لە بەهەشتین فڵان کەس ئاوە فڵان کەس ئاوە فڵان کەس ئاوە، با دڵنیا بین. و پاشان ئەم بارودۆخی ئێستاش هەیە لە هەرێمی کوردستاندا، من نامی باسی وەزعی سیاسی بکەم، بەڵام دڵنیا بن ئەو میلەتەی ئێمە ئەگەر بگەڕێتەوە سەر خەت و ڕێبازی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام، دڵی خۆی لەگەڵ خوا ساغ و پاک کاتەوە و لە خزمەت پێغەمبەری خوادا بێ عەلەیهی سەڵات وەسەلام، و بگەڕێتەوە بۆ نووری قورئان و ڕێباز و ڕێوشوێنی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام، بەو ڕەوشتە جوانانە خۆیان بڕازێنەوە، ئەوەی ئێستا دەبینی چی نابێت. ئەو هەموو گەندەڵی و فەساد و خراپەیە کە وای کردووە دراوسێکانمان شەرممان لێ نەکەن، حسابمان بۆ نەکەن، هی ئەوەیە کە لە نووری هیدایەت و وحی خوای پەروەردگار دوورکەوتوینەوە، لە ڕێبازی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دوورکەوتوینەوە. جا با ئێمە ئەوەی کە هەین لەم کۆڕ و مەجلیسا و ئەوەی دیکە کە دەنگبان دەبیستن
با زیاتر سوور بین لەسەر ڕێبازەکەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لەسەر هیدایەتەکەی خوا سوبحانە وتەعالا ڕێ هەر ئەو ڕێیە ئەوی دیکە چییە تۆ تەماشا بکە بڕۆیە یادداشتنامەی ئەوانە بخوێنەوە کە لە حیزب ئەڵمانیەکاندا بوون من یادداشتنامەی زۆربیانم خوێندوێتەوە ئەوی 2 بەرگەوی 3 بەرگەوی بەرجێکە و چەندە 4 بەرگە و هەمووانم خوێندوونەوە پێستا کە ناویان بدەم هەمووی پەشیمانە لەوەی کە ژیانەکەی ئاوا بەڕێ کردووە دەڵێ پەشیمانم دەڵێ ڕەنج بە خەسارم دەستم لە بری هەمبانی خاڵیەوە دەرچوو بەڵام ئێمە وایین بە تاکید نەخێر ئێمەوەی کردومانە بۆ خۆمان کردووە بەڕێی پێغەمبەردا کردومانە عەلەیهی سەڵات وەسەلام لە چی پەشیمان بینەوە لەوەی کە بەنداتیمان بۆ خوا کردووە لەوەی کە دڵسۆز بووین بۆ خەڵک دڵسۆز بووین بۆ نیشتیمانمان لە نوێژ و تاعەتمان لە ڕۆیشت و ئاکارمان لە حەڵال خۆریمان لە خۆپاراستنمان لە قەدەغەکان لە چی پەشیمان بین دینی خوا هیچ شتێکی تێدا نێ لێی پەشیمان بین جا ئینشاءڵڵا با سوورتر بین لەسەر ئەو ڕێبازەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام و لە خوای پەروەردگارم پلۆپایی جەنابی مامۆستا مەلا عەلی بیارە بەرز و بەرزترکە وهی هاوڵەکانی و ئەوانی دیکەی پێشوی ئەوانی دوایوی هەمویان خوای پەروەردگار بە پاهەشتەکانی خۆی ئینشاءڵڵا شادی کردوون و پلیان بەرز کاتەوە و پاداشتیان داتەوە جارێک کەش من سوپاس دەکەم لە بەشی ڕوانگە کە مامۆستا ئارام عەلی سەعید کە بەرپرسێتی و دەستخۆشیش دەکەم لە مەکتەبی سیاسی کۆمەڵی دادگەری کە ئەو جۆرە چالاکیانە تەبەنەوەش بۆ ئێمە بە ئاسانی هەڵناسوڕێن دەبێت لەو لا ئەوە بکەی و لەو لا ئەو بکەی و خەڵک تەرخانکەی و ئیمکانیەت کۆ بکەی و بەو وەزعی ئێمەش کە لەبەرەوەی چاومان لە حەرام نییە هەتا مناسبەتێکی ئاوەڕێک دەخەین دەبێت خۆمان بگوشین بۆ معلوماتتان و هەروە بە ئاسانیش ساز نابێ خۆ پاداشت هەموو لاکداتەوە لێردا کۆتایی بەخسەکانم دێن وصلی الله علی محمد وعلى آله وصحبه أجمعين والحمد لله رب العالمين زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا عەلی باپیر بۆ وتە بە نرخەکەی بەڕێزان ئێستا کاتی پەخشکردنی خستنە ڕووی دۆکۆمنتاریەکە لەسەر مێژووی ژیانی شەید مامۆستا مەلا عەلی بیارە پێکەوە بینەری دەبین لەڕێگەی دینی خوا بڕۆین ئەوەمان بێ لە ڕێی قیامەتمانە ئەمەمان دەستکەوێ لە ڕێگەی پرخۆف و خەتەری قیامەتە بەڕاستی ئەوە سەربەرزیەکە کە هیچ شتێکی پێ ناکات دەنگی میحراب و ڕەنگی بەرخودان عەلی حسێن میرزا حەسەن لەدایک بووی ساڵی 1940 ڕۆژهەڵاتی کوردستانە. حسێن میرزای باوکی لە ئاوایی لێوی سنووری قەزای مەریوان لەگەڵ خاتوو حەبیبە مەحموود هاوسەرگیری دەکات و 3 کوڕ و 3 کچیان دەبێت. کوڕەکانی بەناوەکانی خواڕەحم و ڕەحمان و عەلی، کچەکانیشی بریتین لە ئەسما زوبەیدە خورشیدە. مامۆستا مەلا عەلی کوڕی سێمی باوکی بووە. پێش ئەوەی باوکی کۆچی دوایی بکات وەسیەتی کردووە بۆ خێزانەکەی تا بیخەنە بەرخوێندن و بچێتە حوجرە بۆ خوێندنی مەلایەتی و ڕشتەی زانستی شەرعی. دوای کۆچی باوکیان براکانی وەسیەتەکەی بەجێ دەهێنن بە پێی گێڕانەوەی ئەوانەی لە ژیاندا ماون. هەر بە منداڵی زیرەکی و زرنگی و بلیمەتی پێوە دیار بووە و ئارەزوومەند و تامەزرۆی زانست و زانیاری و فێربوون بووە. مامۆستا مەلا عەلی لە قوتابخانەی دەوڵەتی یان فەرمی و زانستیدا بە میتۆدی نوێنەی خوێندووە، بەڵکو زانستە شەرعیەکانی ناو حوجرە و مزگەوتی لە ساڵی 1966ەوە لەسەر ئەو ڕێچکە سونەتیەی لە حوجرەکانی کوردستاندا باو بووە لە نێوان مەلا و فەقێدا خوێندووە. توانیوەتی تا ئەو شوێنانەی دەستی پێیان گەیشتووە لە بەشێک لە ئاوایی و گوند و شارەکانی کوردستانی ئێران و عێراق بخوێنێت. لە سەرەتای پەنجاکانی سەدەی پێشوو بۆ یەکەم جار براکانی کە بریتین لە حاجی خواڕەحم و حاجی ڕەحمان دەیخەنە حوجرە لە گوندی بەردەڕەشەی سەر بە قەزای مەریوان و لای مامۆستا مەلا شێخ حەمەمارف دەبێتە سوختە. هەروەها
هەر لەوێ لای مامۆستا مەلا عەبدوڵڵای ئاریانی باوکی مامۆستا مەلا محەممەد و مەلا عەبدوڕەحمانی مەسۆیی خوێندوویەتی. دوای ماوەیەک بە مەبەستی درێژەدان بە خوێندنی فەقیهەتی هەر لە سنووری قەزای مەریوان دەچێت بۆ گوندی ڕەشەدێ و لەوێ لای مامۆستا مەلا عەلی ڕەشەدێ وانە دەخوێنێت. دواتر وەک نەریتی فەقیهەتی کە چەند مانگ یان ساڵ و زیاتر لەو کاتانەدا هەر جارە و لە حوجرە و شوێنێک لای مامۆستایەک خوێندوویەتی. ئەو کوڕێکی هەبووە بە ناوی مەلا محەممەد. مامۆستا مەلا عەلی لای ئەو ماوەی 4 مانگێک تا ساڵی 1957 دەخوێنێت. لە پاش چەند مانگێک لە خوێندن هەر لەو سنوورە دەچێتە گوندی سەداوە واتە سعد ئاباد لە سنووری قەزای مەریوان. لای مامۆستا مەلا سەعید وەک فەقیهێک درێژە بە خوێندەکەی دەدات. هەروەها لە بێلوو لە بایاوە و لە مزگەوتی بەرکێ و لە پێنجوێن لای مامۆستا مەلا محەممەد ئەمین خوێندوویەتی. پاشان گەڕاوەتەوە بۆ سنووری مەریوان بۆ خوێندن لە ئاوایی نێ لای مستعیدەکان لە حوجرەکانی مامۆستا مەلا سەعید عەلی تاوەکو کۆتایی پەنجاکان و سەرەتای شەستەکان خوێندوویەتی. ساڵی 1961 تا 1962 لەگەڵ مامۆستا شێخ محەممەد نەجیب بەرزنجی بەنامەیەکی باوکی مامۆستا شێخ محەممەدەوە کە هاوڕێ و دۆستی مەلا محەممەدی دارولئیحسان بووە بە مەبەستی خوێندن دەچنە هەڵەبجە بۆ مزگەوتی دارولئیحسان بۆ لای مامۆستا مەلا محەممەد. مامۆستا مەلا عەبدوڵڵا کوڕی مەلا محەممەد ناسراو بە بێدەنگ دەڵێت مەلا عەلی لەو کاتەدا لە پاییزی 1961ەوە تاوەکو ساڵی دواتر واتە بۆ ماوەی 1 ساڵ لەگەڵ مەلا شێخ محەممەدی بەرزنجیدا سوختە بوون. هاتنە هەڵەبجە بۆ لای باوکم بۆ دەرس خوێندن. دوای ئەوەی مۆڵەتی مەلایەتی لای مامۆستا مەلا حەمامینی کانیسانانی وەردەگرێت لە ساڵی 1966 زاینیدا. دواتر لە ساڵی 1967 زاینیدا دەچێتە خوازبێنی یەکێک لە کچەکانی بە ناوی خاتو حەفسا. مامۆستا حەمامین ڕازی دەبێت و دەیکاتە زاوای خۆی. خانەقای بیارە کە نزیکی قەرنێک علم و معریفەت و زانست و نوری باو کردوێتەوە. چونکە شێخی ڕیاضدین و شێخی عەلاءالدین نەجمەدین و ئەوانە کە لەوێ بوون هەموو نور و ڕەحمەت و بەرەکەت بوون کە هەموومان و هەرچی بلەما و زانا لە کوردستانە هەیە خەبزاری خانەقای بیارەیە کە چ کەنگا و سەرچاوەیەکی علم و معریفەت و زانست بووە. مامۆستا توانی بووی لە ڕووی تەدریس و خۆپێگەیاندن لە دوای وەرگرتنی مۆڵەتی مەلایەتی مەدرسەی بیارە بکاتە دەستپێکێکی باش بۆ پەرەپێدانی تواناکانی خۆی بۆ پێگەیاندنی فەقێ و پێدانی مۆڵەتی زانستی و بنیادی ژیانی خێزانی و دروستکردنی پەیوەندیە کۆمەڵایەتیەکانی لەگەڵ دانیشتوانی هەڵەبجە و هەورامان و شارەزور و تەنانەت ناوچەکانی تری باشوور و ڕۆژهەڵاتی کوردستان. ژیانی تەدریس و زانستی مامۆستا لەو چەند ساڵەدا کە مەلایەتی کردووە لە بیارە بەسەری بردووە. لەبەر ئەوەیە زۆربەی منداڵەکانی لە نێوان ساڵانی 1967 تا 1970 هەر لەوێ لەدایک بوون کە بریتین لە عیرفان و ڕێزان و بەیان و سەلاح و فەیسەڵ و فەرید و فەوزیە و دواتریش هەر یەک لە سوبحی و زەینەب لە هەڵەبجە و لە سنە لەدایک بوون. مامۆستا لە نێوان ساڵانی 1970 بۆ 1970 لە بیارە 2 جار دەستگیر کراوە و گێنراوەتە بەغداد. جاری یەکەمیان براوەتە قەسری نیهایە. دوای ئەوەی ماڵەوەیان بێهیوا دەبن لەوەی کە لە ژیاندا ماوە یان نا. دوای بێسەر و شوێنبوونی و نەبوونی سۆراغی ژیانی و ئازار و ئەشکەنجەیەکی زۆر لەسەر داوا و هەوڵی کۆچ کردووان مەلا مستەفای بارزانی و بە فشاری شێخ عوسمانی سیراجەددین ئازاد دەکرێت. وانەزانم سەدام حوسێن زەلیل نابێ قەسەم بخوا وەها زەلیل و فەس و ڕسوا ئەبێ یعنی ئەوەی کە ڕۆژێک بێ و عەیروسەیەکی بەخۆیەوە نابێ بیان و دبێ باسی وەڵڵاهی لە عێراقەدا بێ بازانم وەڵڵاهی ئاخەر و فەزەرە نابێ چاوتەنقەیەکەوێ نەتیجە ئەی بینین چی بەسەر دێ. مامۆستا مەلا عەلی بیارە ساڵی 1970 فەریزەی حەج بەجێدەهێنێت. لە سەرەتای شوباتی ساڵی 1970 مامۆستا مەلا عەلی ماڵەکەی لە بیارەوە دەگوازێتەوە بۆ هەڵەبجە و
لە یەکێک لە گەڕەکەکانی دامێنی خوارەوەی شار بە ناوی تووەوشک نیشتەجێ دەبن. لەو ماوەیەدا بۆ چەند مانگێک هاتوچۆی خانەقای بیارەی کردووە تاوەکو بە تەواوی بەعس وێرانی کردووە و ناچاری کردووە بەجێی بهێڵێت. دوای ئەوەی لە هەڵەبجەش ماڵ دەگوازێتەوە و دەچنە عربەت بۆ ماوەیەکی دیاری کراو لەوێش وەک پێشنوێژ و وتار خوێن لە مزگەوتی گەورەی ئەو شارە دەبێت. لە عربەت بۆ مامۆستا مەلاعەلی دەرفەتی گونجاوتر دەڕەخسێت بۆ کاری ڕێکخراوەی سیاسی ئیسلامی و نزیکبوونەوەی زیاتر دروست دەکات لەو تەنزیمە سیاسیەی بە ناوی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامیەوە لە ناوەندی شاری سلێمانی دروست بوو. مامۆستا مەلاعەلی لەوێوە پەیوەندی لەگەڵ ڕێخستنەکانی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی دروست دەکات و لەگەڵ دیارترین کەسایەتیەکانی ئەو شارە کە تەشکیلاتی حیزبێکیان کردبوو ئاوێتە دەبێت وەک کاک حاجی مەهدی و مامۆستا عەبدوڕەحمان نەوڕەسی و مامۆستا شێخ عوسمانی مەردۆخی و مەلاعەلی سەلاجە و حاجی محەممەدی قەرەداغی و کاک کەمال دۆڵپەمووی و کاک حەسەن حەمەخالید و حاجی شێخ عەبدوڕەحمانی سەرگەڵووی و مامۆستا مەلا عەبدوڵای جیهاد و کاک کامیلی حاجی عەلی لە هەڵەبجە. سەرباری هەڵوێستەکانی مامۆستای شەهید لەو کاتەدا لە 22 چواری 1985 لەژێر چاودێری و سەرپەرشتی ڕاستەوخۆی سەرۆک کۆماری ئەو کاتەی عێراق سەدام حسێن لە سەی سادقەوە بۆ بەغداد بانکهێشتی کۆنگرەی دووەمی ئیسلامی گەلی عێراق دەکرێت تاوەکو بەشدار بێت، بەڵام ناوبراو متمانەی بە بەعس نابێت و بەشداری ناکات. هەروەک خۆی لەسەر ڕووپەڕێکی ئەو بانکهێشتنامە فەرمیە نووسیوێتی من لەبەر ئەوە کە نەچوون بەدەم ئەم داوەتنامەیەوە لە عێراق کەوتمە مەترسیەوە. ئەم بەشداری نەکردنەی مامۆستا مەترسی دەبێت بۆ سەرژیانی و ناچار دەبێت بە هیجرەتکردن بەرەو ڕۆژهەڵاتی کوردستان. باشووری کوردستان بەجێ دەهێڵێت هەروەک ئاماژەی پێدراوە و نووسیوێتی لە 13 حوتی 1985 لە سەی سادقەوە لە ڕێگەی زەڵمەوە هاتم بۆ مەریوان باوەڕێتی 5 خێزانی تر. لە دەستنووسێکی تریشدا نووسیوێتی ڕۆژی شەممە 13 حوتی 1985 کە مانگی تەمووز بوو لە سەی سادقەوە دەرچوین بۆ سیروان و لەوێشەوە بۆ ئەحمەد ئاوا لە ڕێگەی مڵە خوردەوە هاتینە خاکی جمهوری ئیسلامی ئێران. پاشمانگێک لە گەیشتنی شەهید مامۆستا مەلاعەلی بیارە و ئەو 5 خێزانەی تر لە 11 هەشتی 1985 لە شاری سنە کۆنگرەیان بەست. لەم کۆنگرەیەدا مامۆستا بە زۆرینەی دەنگ هەڵبژێدرا بە بەرپرسی یەکەمی سەربازی ئەو بزوتنەوەیە کە دواتر ناوە سەربازیەکەی بوو بە لەشکری قورئان. شەهیدی سەرکردە مامۆستا مەلاعەلی بیارە لە نێو هاوڵ و کەسانی نزیکی و پێشمەرگە و بەرپرسەکانیشدا بەوە ناسراو بوو کە بەردەوام ژیانی لە ناو پێشمەرگەکاندا گوزەراندووە. دڵخۆش بۆ بەوان و حەزی بەبۆن و بەرامە و دیمەنی ناوم قەڕەکان کردووە. زۆربەی جەژنەکانی لە نێو بارگای پێشمەرگەکاندا کردووە. لە دەی 1986 یەکەم ڕێککەوتنامەی لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان بە هاوڕێتی مامۆستا مەلا محمودی ئازادی و مامۆستا عەبدوڵای جیهاد لە یاخسەمەر واژوو کردووە. شەهید مامۆستا مەلاعەلی لە 3 کۆنگرەی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامیدا بەشداری کردووە. کۆنگرەی یەکەم لە 11 هەشتی 1985 لە شاری سنە، کۆنگرەی دووەم لە 2 شەشی 1986 لە هەمان شار، کۆنگرەی سێم لە 31 سێی 1987 لە نەغەدا. لە هەردوو کۆنگرەی یەکەم و دووەمدا وەک فەرماندەی لەشکری قورئان هەڵبژێردراوە و کۆنگرەی سێمیش کاتێک مامۆستا مەلالەتی فیواژەیی بەرزنجی ڕابەری بزوتنەوەکە دەبێت مامۆستا مەلا مەحمودی ئازادی دەبێتە بەرپرسی ئەو لەشکرە. بەڵام شەهید مەلاعەلی بێ ئەوەی سارد ببێتەوە و نیگەران بێت وەک هاوکار و پشتیوانێک لەگەڵ مامۆستای ئازادی بۆ کاروباری پێشمەرگە و هێز و تیپەکان کاری کردووە و دانەبڕاوە لە واقعی ژیانی پێشمەرگەکانی. مامۆستا لە کاتی ڕووداوەکانی خۆپیشاندان و ڕاپەڕینی جەماوەری ناوچەی هەڵەبجە و شارە زوور و هەوراماندا کە مامۆستایانی مێزەر سپی و جەماوەر پێکەوە بەشدار بوون و کۆتاییەکەی بە هیجرەتی ژمارەیەک زانای بە هەڵوێست هات لەو ناوچەیە ڕۆڵی سەرەکی بینیوە لە بەدەمەوە چوون و هاوکاری و پێدان و کۆکردنەوەی یارمەتی و دەستگیرۆییکردنی ئەو کۆچەرانەی ڕوویان لە ڕۆژهەڵاتی کوردستان کرد. دواتریش کاتێک بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کەوتە گفتوگۆ لەگەڵ ئەو زانایانە
بە نوێنەرایەتی جەنابی مامۆستا مەلا عوسمان عەبدولعەزیز شەهید مامۆستا مەلا عەلی یەکێک بووە لەو فکرە کاریگەر و بەرجەستانەی وەفدی دانوستانکاری حیزب لە خستنەڕووی بیرروبۆچوون و تێگەشتنەکانی. ئەو ڕۆڵی بینی لەو ئاوێتەبوونەی زانایانی کۆچکردو لەگەڵ بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی و ڕاگەیاندنی بزوتنەوەی ئیسلامی لە کوردستانی عێراق لە ناوەڕاستی حوزەیرانی ساڵی 1970. مامۆستا بە چەند ڕۆژێک پێش ڕوودانی کارەساتی کیمیابارانی هەڵەبجە لەگەڵ ژمارەیەک لە پێشمەرگەکانی کە بریتی بوون لە مەحموود شێخ حسێن ناسراو بە شاڵاو، یاسینە ڕیشە و شەهید تەها کانی پانکەی و شەهید سابیر دەرەشیشی سەردانی بنکەی چناری بزوتنەوەی ئیسلامی کردووە لە ناوچەی کۆکۆیی هەڵەبجە. بەڵام بەهۆی بەرزبوونەوەی ئاستی ئاوی سیروان و نەهەمواری کەش و هەواوە نەیتوانیوە بگاتە بنکەی چنار و چاوەڕوانی کردووە تاوەکو ئاستی لافاوی ئاوەکە نزم ببێتەوە. بەڵام بەهۆی بردومانی تۆپخانەکانی حکوومەتی عێراقەوە لەو سنوورە کە لە ناوچەی دەڵەمەڕەوە بردومانی کردووە، مامۆستا مەلا عەلی بیارە و دوان لە پێشمەرگەکانی بەناوەکانی شەهید سابیر دەرەشیشی و شەهید تەها نامیق کانی پانکەی لە کاتی دەستنوێژ شۆردندا شەهید دەبن. لەسەرکردەوەکانی خۆی پاداش و جەزا ئەدرێتەوە. جا ئێمەش ئەگەر لە ڕێگەی حەقا بڕۆین، لە ڕێگەی دینی خوا بڕۆین، ئەوەمان بێ لە ڕێگەی لە ڕێی قیامەتمانە ئەمەمان دەستکەوێ لە ڕێگەی پڕخۆف و خەتەری قیامەتە. بەڕاستی ئەوە سەربەرزیەکە کە هیچ شتێکی پێ ناکات. زۆر سپاس بۆ بەشی ئەزمون و ڕوانگە لە مەکتەبی سیاسی کۆمەڵی دادگەری بۆ ئەو دۆکمنتارێکە لەسەر مێژووی ژیانی جەنابی مامۆستا مەلا عەلی دیارە ئامادەیان کردبوو. هەروە زۆر سپاس بۆ ئەوانەی کە بەشداریان کردبوو مادوومان کردبوون. زۆر سپاس بۆ ئێوەش کە کاتێکی زۆری خایەنش سپاس بۆی کە لەگەڵمان ئامانەوە. بەڕێزان، بەڕێز مامۆستا عیرفان عەلی وەکو ڕەگەورەی جەنابی مامۆستای شەهید وتێکی بافرە. بەڕێزان، شەهید مەلا عەلی بیارە پاش خوێندن و هەڵسان بە ئەرکی خیتابەت و ئیمامەت و تەدریس و ئیفتا لەگەڵ هاوسەنگەرانیدا ڕووی کردە مەیدانی جیهاد و دوای هیجرەت و هەڵسان بە ئەرکەکان معلومی جەنابتانە لە 9 سەی 1970 بە دەرەجەی بەرزی شەهادەت گەیشت. ئینشاءالله کە خوای گەورە وەریگرتە بێت. وەلا نوزەکی عەلی الله ئەحەدا. ئەم کتێبە کە ئێستا نووسراوە، من کە ئەم کتێبە و ئەم بەرنامانەم دی کەوتمە بیری عیبارەتێک کە ئەفەرموون من ضيعه القرباء أدركه البعداء. معلومی هەمووتانە کە ئەم عیبارەتە چی نیشانە دات. ئەم کتێبە یەکەم جارە لەسەر ژیانی کۆمەڵایەتی و سیاسی و زانستی و خەبات و تێکۆشانی باوکم باوکی ڕەحمەتی نووسرا کە توێژینەوەیەکی زانستی و بەشێک لە وتارەکانی و کۆمەڵێک بەڵگەنامەی نووسرا و وێنەیی لەخۆ گرتووە کە بەشێک لە سەرچاوەکانیشی پێک هاتووە لە بیرەوەری و پێکەوە ژیانی باوکم و هاوڕێ و قوتابی و مامۆستاکانی. کۆمەڵێک زانیاری و بەڵگەنامەی بەڵاو نەکراویشە کە بۆ یەکەم جار لێرە نووسراوە و ئەمانەی هەموو لەخۆ گرتووە. سپاسی هەموو لایەک ئەکەم چونکە درێژەی کێشا بۆ معلوماتان من باسێکی زۆر بە تەفسیل و دوور درێژم ئامادە کردبوو، باسی زۆر کەسایەتیم کردبوو، بەڵام دەرفەت نییە. ئینشاءالله بە نووسراوی پێشکەشی یەکەم هەر کەس پێخۆش بێت ئەتوانێت سوودی لێ وەربگرێت. وەلە کۆتاییدا لەگەڵ ڕێز و سەلام و پێزانین و تەشەکر و قەدر و سوپاس بۆ هەمووتان. من لم يشكر المخلوق لم يشكر الخالق. ئەمە عیبارەتێکە هەیە کەسێ قەدری خەڵق نەزانێ ئەڵعیاذ بالله قەدری خۆی تەبارەک وتەعالاش نازانێت. لە کۆتاییدا بەم زۆرمان گوتان ئەەکەم. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين. سبحان ربك رب العزة عما يصفون
وسلام على المرسلين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته. Thank you.